پارتی سازش لەسەر سەرۆکی حکوومەت ناکات و دوای سەری ساڵ یەکێتی وەڵامی پارتی دەداتەوە. پارتی هەرچۆنێک بووە دەیەوێت تا نەورۆز کابینەی دەیەم پێک بهێنرێت. پارتی و یەکێتی بۆ دووەم جار لە دوای هەڵبژاردنەکان کۆبوونەوەی ئەم جارە شاندی یەکێتی بردە پیرمام خۆبات تاڵەبانی بە سەرۆکایەتی شاندی یەکێتی لەگەڵ هۆشیار زێباری سەرۆکی شاندی پارتی و ئەندامانی شاندەکە کۆبوونەوە. دوای سێ کاتژمێر لە کۆبوونەوە هەردوولا لە ڕاگەندراوێکی هاوبەشدا وتیان هەردوولا ڕێککەوتن لەسەر پێکێنانی لیژنەیەکی هاوبەش. بە پەیزانیاریەکان لە کۆبوونەوەی ئەم جارەیاندا پارتی بەڕوونی بە شاندی یەکێتیان وتووە کە دەستبەرداری پۆستی سەرۆکی حکوومەت نابن و داواشیان لە یەکێتی کردووە واز لە بیرۆکەی بەشکردنی پۆستەکە بۆ 2 ساڵ بە 2 ساڵ بهێنێت. پارتی وتویانە پرسی سەرۆکی حکوومەت بابەتێکی استراتیژیە و پارتی دەستبەرداری نابێت. ئەوکات پارتی ئەوەشیان بە گوێی یەکێتیدا داوە کە نیازیانە سەرۆکی هەرێمیش لای پارتی بمێنێتەوە و وتویانە نێچیروان بارزانی هاوسەنگ مامەڵە دەکات و بۆ یەکێتی و لایەنەکانی دیکەش باشە لە پۆستەکەیدا بمێنێتەوە، بەڵام پارتی بەلایەوە ئاساییە گفتوگۆ لەسەر ئەو پۆستەش بکات. هەرچی یەکێتیشە داوای گۆڕانکاریان لە چەند یاسایەک و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کردووە و وتویانە بەلایەنەوە گرنگە دەسەڵاتەکان جیا بکرێنەوە و دەسەڵات بدرێت بەو کەسانەی لە پۆست و بەرپرسیارەتیەکانیاندا دادەنرێت. بۆ ئەمەیان یەکێتی مەبەستیەوەیە ئەگەر ڕازی بوون بە وەرگرتنی جێگری سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی هەرێم دەبێت دەسەڵاتی دیاریکراویان هەبێت و ڕۆڵیان پێ بدرێت، چونکە یەکێتی لە کابینەی نۆیەم گلەیی زۆری لەوە هەبوو کە تەنانەت جێگری سەرۆکی حکوومەتیش کە قوبەت تاڵەبانی بوو وەک پێویست دەسەڵاتی نەبوو. بە پێی زانیاریەکان یەکێتی دەیەوێت لە گەری ڕازیبوونی بە داواکانی پارتی داوای وەرگرتنی چەند پۆستێکی باڵای ئەمنی وەک وەزیری ناوخۆ و سەرۆکی ئەنجومەنی یاسایشی هەرێم بکات. شاندی یەکێتی بە پارتیان وتووە لەگەڵ مەکتەبی سیاسی حیزبەکەیان داواکانی پارتی تاوتوێ دەکەنەوە و وەڵامیان دەدەنەوە. بە پێی قسەی سەرچاوەی کاگەدار کە بۆ تیواردووە ئەگەری هەیە هەفتەی داهاتوو هەردوو حیزب کۆبوونەوەیەکی دیکە بکەن، بەڵام دوای سەری ساڵ یەکێتی وەڵامی داواکانی پارتی دەداتەوە. هەرچی پارتیشە داوایان کردووە بەلە بکرێت لە هەنگاوەکان و دەیانەوێت تا نەورۆز حکوومەتی نوێ پێک بێنرێت، چونکە گۆڕانکاریەکانی ناوچەکە و سووریا کاریگەری زۆری دەبێت و داوایان کردووە بە زوویی حکوومەت پێک بهێنرێت.